بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. پشتیوان بەخوا لە مەڵقەیەوە دێینە سەر باس و خواسی دوعا. دوعا لە ئیسلامە چییە و ڕێوشوێنەکانی دوعاکردن کامانن؟ چۆن مرۆڤەکان نزا و پاڕانەوەی خۆیان دەکەن و لە چی دەکەن؟ بۆچی هەندێک لە مسلمانان، هەندێک لە بەندەکان زۆر دەپاڕێنەوە، زۆر نزاکەن بۆ پێداویستیەکانیان، بۆ خواستەکانیان، بۆ نیازەکانیان، بەڵام بە ئامانجەکانیان تا ئێستا نەگەیشتوون. ئەوان دوجار دەبنە خاوەنی چی لە پای دوعاکردنیان؟ ئێمە لێرەوە وەڵامی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر کە لەو نێوەندەدا دێنە گۆڕێ دەدەینەوە. بە میوانداری بەڕێز و خۆشەویست مامۆستا لێرگەرمیانی بانخواست، زۆر بەگەرمی وە کۆم و لە بریەوەش بە خێراتنیانەکە. بەخێر بێن مامۆستای بەڕێز، سپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستای بەڕێز، دعا چییە لە ئیسلامدا؟ الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. پێشەم وشت خۆی گەورە پاداش خێرتاندا تۆ جەناب و ئەو ستافە و کەناڵی پەیامیش. بەڕاستی لەوە ئەچێت ئەم ماوە کە سەرم قاڵ بوو، گرنگی ئەم بابەتە نەبووایە، نەمتوانایە بەشداری ئەم بەرنامە سپاسیشتانەکەم و خۆی گەورە بۆ خاتری اسمی عەڵەمی خۆی ئیخلاس و سەواب بە هەموو لایەکمان بەخشێت و بتوانین ئەگەر کەمێکیش بێ حەقی ئەم بابەتە بدێن. ئەم بابەتە زۆر گرنگە، من دەستخۆشیتان لێ یەکەم، خوا پاداشتان داتوە. سپاس، ئێوەش بەخێر بێن. خوا عەفو بکات. مامۆستای بەڕێز، دوعا پێشەوەی من ڕۆمە سەرجان بە شەرعیەکەی لە زمانی عەرەبیە، وەکو لە ئیبن مەنظور هاتوڵێ دعا الرەجل دوعاء، دوعا یعنی نیدا، داواکردن، بانگکردن، هاوار لێکردن، ئەو لە لیسان العەرەبە لە مادەی دال و عین واوها هێناوێتی. ئەسلی کەلیمەکەش کاڵێ دوعاش کاڵێ دەعەوت و ئەبینی واویە، یعنی دەعاو. ئەوە لە قراءاتی شایە کەلیمەی شوڕەکا بە شوڕەکاو ئەخوێنرێتەوە. جا کەوا بوو لێرە هەمزەکە واوە بووە بە هەمزە، لەبەرەوەی ئەو واوە پێش خۆی حرفی علە ئەلیف هاتووە، نەقڵەکرێ لە زمانی عەرەبی بە هەمزە بوو بە دوعا. شاتم لێرەوە تانێ کە دوعا کەسێکە بانگ لە کەسێ بکە، ناداه و دعوت و نادەیته، ئەمە لە لغەیە. بەڵام لە شەرع ئیمامی خەتابی فەرمیێ دوعا بریتیە لە معنى الدعاء استدعاء العبد ربه عز وجل بالعناية، يعني بەندە داوا لە پەروەردگاری ئەکا بۆی بەتەنگیەوە بێت، فریایی کە بێت. و هەندێک کە لە زانایان ئەفەرمون دوعا بریتیە لە داواکردن لە خوای گەورە بجلب النفع ودفع الضر، داواکردن لە خوای پەروەردگار بۆی سوودێکت پێ بگەێنێت، تر سوود چی شەرعی بێ لە ڕووی دینیوە بێ یا لە ڕووی دنیاوە. لە ڕووی دینیوە تۆ هەوڵەدەی قورئان لەبەرکەیت و لە خوا ئەپارێتەوە، خوای ئاسانیکەی بۆ من. لە ڕووی دنیاوە ئینسان شیفایە، ڕزقە، ئەو کاروبارەی کە ئینسان قوتابیەکە ئەخوێنێ، سیاسەت مەدارێکە لە خوا ئەپارێتەوە، خوا موفەقی کات، سەرکەوتوو بێ لە ئیشەکەی کە ئەوە ڕەبتی هەم بە دین و هەم بە دنیای شوێیە. بۆیە کاڵێن هو السؤال بجلب النفع ودفع الضر. بەڵام حقیقەتی دوعا بریتیە لە إظهار الافتقار إلى الله عز وجل. ئینسان حاڵەتی پێویستی خۆی، فەقیری خۆی بۆ لای خوای پەروەردگار عز وجل دەرئەبڕێت، والتبرؤ من الحول والقوة، کە خوای من هیچ شتێک توانا هیچ گۆڕینێک، هیچ دەسەڵاتێکم نییە لە هیچ شتێکە. ئەمەش عولەما فەرمون سیمەة العبودیة، ئەمە عەلامەی عبودیەتە. يعني کاڵێ دوعاکە تۆ حاڵی خۆ دەرئەبڕی لە هیچ شتێکە خوایە بێتەوە هیچم پێ ناکە. عولەما فەرمون کەلیمەی لا حول ولا قوة إلا بالله کەنزە لە فەرموودە وەرگیراوە. کەنز بریتیە لە شتی گرانباهی شاراوە بگەڕێ بیدۆزیتەوە، کەوا بوو بۆ چونکە لەوێ ئینسان تەواو تەبەڕەکە خوایە، من لە هیچ شتێکە هیچ گۆڕانکاریەک لە لای من نییە، لە نەخۆشیوە بۆ سەحەت، لە تاوانەوە بۆ تۆبە، لە فەقیریوە بۆ پارە، لە ذەلیلیوە بۆ عیزت. کەوا بوو لە دوعایە
ئەمانە حەقیقیە ئینسان دەستی ئەکەوێ بۆ ئیش عولەما ئەفەرمووی یعنی دوعا نەکردن یعنی هەست نەکردن بە عەظەمەتی خوا و هەست نەکردن بە فەقیری دوعا عیبادەتە لێرەیە خوای گەورە لێت ڕازی بێت دوعا ئەسڵی عیبادەتە مخی عیبادەتە ئەو بەڵگانە چین کامان گەێنە ڕاستیە کاو خوا لێت ڕازی بێت کە دوعا عیبادەتە ئیدەن هەر دەزانایان لە وەڵامی پرسیالان حکمی دوعاچی ئەڵێن العیبادە کە عیبادەت بوو پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە نوعمانی کوڕی بەشیر بۆمانە گەڕێتەوە فەرمێ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ئەفەرمێت الدعاء هو العبادة بەم ڕیوایەتە ئەمەیان صحیحە کە ئیمامی ترمذی ئەبوو داود ئەمانە ڕیوایەتیان کرد شێخ ئەلبانی بە صحیحی ئەزانێت بەڵام ئەمانە مخ العبادة عولەما لەسەرەوە قسەیەکیانەیە بۆ صحیح و ضعیفی بەڵام الدعاء هو العبادة نەک هەر بڵێم بە عیبادەت و پەرستشی خوای پەروەردگارە دوعا ئەبوو هورێرە فەرمی پێغەمبەری ئازیز فەرموو صلی الله عليه وسلم أفضل العبادة الدعاء باشترین عیبادەت دوعایە ئەو کاتیش دەرەکەوێت لەوەشی کەسێک ئارم پرسیارەی بۆ دروست بێمە ناچارمانەکە جاری وایە من لەو دەقە ڕوونکردنەوەی بدەم لەسەر قسەیەکی خۆم بۆ وەشێ برای ئەو دوو دەقە گەم لە من بڕێک باشەوە ماوەساڵەوە ئەی نوێژ چیلەکەی ئەخر نوێژ خۆی دوعایە هەر لوغەتە نوێژ بە معنای دوعایە بەشێکیشە لە نەوعەکانی دوعا الصەلات جاکە هەبوو لێرە مامۆساییان شک و گومانیتیانە بە نەسی قسەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دوعا عیبادەتە و عیبادەتێکی بەرز و پیرۆز و گەورەشە زۆر باش کەواتە مادام عیبادەتە عیبادەتیش بەندەکان پێویستە واجبە تەنها بۆ خوای ئەنجام بدەن کەواتە دوعا لە غەیری خوا و بۆ غەیری خوا ئەوە ئەکەوێتە چ بابەتێکەوە باڵێن لە ئیسلامە ئەکرێ ناکرێت چۆنە وڵای خۆ پاداش دادەخۆ من پێم وایە بەشێک لە گرنگی ئەم بابەتەی جەنابەت لەوەشێ لە هەموو بڕگەیەکە دوعای خێر بۆ بکەم بۆ لەبەر ئەوەی ئێمە خوای گەورە هەموو پێغەمبەرانی وە تەوحید ناردووە هەموو پێغەمبەران بە شەریشی ئازاد کردووە لە دوو شت نەبێت یەکەم غەیرە خوا نەپەرستیت کابوو دوعاشێکێکە لە عیبادەتەکان دوو غەیرە خوا یاسا و شەریعەت نەنووسێ حەڵاڵ و حەرام بڕیار لای خوای گەورەیە کە ناوی حەکیمە خوا حاکمە خوای گەورەش حەکیمە شتەکانی کاربەجێ لە جێگەی خۆی داینیاوە بۆ هیتر کەوابوو لە عەقیدە و عیبادەتە ئێمە شوێنی ڕەسوول الله ئەکەمی صلی الله عليه وسلم ئەویش بە وحی کەوابوو دوعا مامۆسا دوعا عیبادەتە کە عیبادەتە نابێ بۆ غەیرە خوای پەروەردگار عیبادەت بکرێت بەڵگە چییە کە دوعا عیبادەتە لەبەرەوەی برایەک خوشکی ئەگەر تا ئێستا شواتیە نەگەشتووە نەڕوە لە قەبرێ بپارڕێتەوە لەبەرە تووشی شرک و گوناهی گەورە نەبێت نەڕوە لە مەلائیکێ بپارڕێت لە پێغەمبەرێک لە پێغەمبەران نەپارڕێتەوە داوانەکە داوای قازان جەرەر داوای شیفا داوای مناڵ داوای ڕزق داوای هەر یەک لەوانە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەفەرمێت لە سورەتی ئەحقاف ئایەتی 56 ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة ومن أضل كاوچی کێ هەیە وەک ئەوانەی کە گومڕابن کە يدعو من دون الله پرسیارەکەم لێرە لە هەموو بینەرێکی بەڕێز بیسەرە خوای گەورە پاداشیان داتەوە بۆی کە لەگەڵ یەکابین ومن أضل ممن يدعو من دون الله دون الله کێیە يعني من غير الله جگەل لە خوا هەموو ئەوانەی لە ئاسمانەکان و زەوی ئەژین هەموو ئەو شتانەی ئێبینین جگەل لە خوای گەورە عالەمی پێوتێ الحمد لله رب العالمين کەوابوو سوى الله هەمووی مەخلوقە من دون الله خوای گەورە کەسی نەهێڵاوەتەوە کێ هەیە گومڕا وەکو ئەوانە یعنی ئەمە لێرە نەفیە لە ڕێگای ئیستیفام و بۆ تەحەدایە کەشتی وانە کەس نییە وەکەوانە گومڕا من لە غەیرە خوا بپارڕێنەوە کە تا قیامەتیش ناتوانن کەس وەڵامی دعاکانیان بداتەوە تەنها خوایە وەڵامی مضطەر ئەداتەوە کاو تۆ لێرە پرسیارەکە باشە مامۆستا من دونی لە مەلایکەش من دون لای وایە مەلایکە مەخلوقە خوا خەڵقی کردووە پێغەمبەران من دونی لای خوا خەڵقی کردوون پیاو چاکان هەموو شتی تاو من دون الله خوای رب العالمين عز وجل كأفرمي من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون أما تاو من بو دعاكم قازان شي بدز بينم زلالكم لي دور كويتو فريحيك بيت ظلمه خوا فرمي تا روج القيامة والله لغير اخوا نابيس كواب ابي دعوه لاخوابكي اي باش اقر قيامتات واذا حشر الناس كانوا لهم اعداء وكانوا بعبادتهم كافرين شايتكم ليرشيا
ئایا بەڵگە چییە دوعا عیبادەتە لە بدایەتی ئاەتەکە فەرمێ ومن ئەضل ممن يدعو من دون الله يدعو لە کۆتایی ئاەتەکە کە لە ڕۆژی قیامەتە ئەم دوعای کە داوات کرد لە غەیرەخوا عیبادەت بوو بۆ چکە خوای پەروەردگارە فەرمێ وإذا حشر الناس کاتێ خەڵکی کۆکرێتەوە و حەشر ئەبێ و قیامی ساعە بێ كانوا لهم أعداء وكانوا بعبادتهم كافرين کەوابوو دوعاکە خوای گەورە بەچی تفسیری قورآن بە قورآن دوعاکە بە عیبادەت لە قورآنە ثابت بووە هەروەها خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ ئەمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء کەوابوو تۆ تەنها خوایە کە ناڕەحەتیەکانمان لەسەر لا ئەبات تەنها خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان خوای پەروەردگار عەزە وەجەل کە پێمان ئەفەرمێت ئەمانە هەموو بەڵگەن لەسەرەوەی کە دوعا عیبادەتە قورآن فەرمێ خوای پەروەردگار فلا تدعوا مع الله أحدا أما الإزباني عربي جان الموصى عربي وانية موصى عربي فلا تدعوا لا إناهية أحدش نكرية النكرة في سياق النهي تفيد العموم فلا تدعوا مع الله أحدا كابو فلا تدعوا له برايك يسمى مسابقة خو موصى فلا تعبد مش واعلم بلام لبروي أصلي همو دعوايك عبادته وأصلي عبادتش دعاية الدعاء هو العبادة والرسول الله فرمي أفضل العبادة في غمر آزة فرمي صلى الله عليه وسلم أو الرواية لها الكسب صحيح زان مخ العبادة كوابو الليلة قرآن بيمان أفرمي دعوة لغير أخوة مكان لبروي عبادة بو غير أخوة پروردگار نية هروها بلغا كان زور براسي ولا تدعو من دون الله ما لا ينفعك ولا يضرك ولا تدعو من دون الله ولا تدعو من دون الله باشە پرسیارەکەین لە هەموو خۆشەویستێک برایەک ئەگەر مامۆسایە کەسێک واتی گەشت بێت کە دوعا لە پیاو چاکێک لە قەبرێ دوعا لە پێغەمبەری خوا بپارێتەوە لە مەلایکێ پارێتەوە ێ باشە خوای رب العالمین عز وجل بەڕوونیە فەرمێ ولا تدعو من دون الله ما لا ينفعك ولا يضرك ئەی ئێمە بە دوعای بەیانیان و ئێواران و پاش نوێژ و خەوت هی بازار و هی خەوتن و هی قورئان خوێندن ئەو هەموو دوعا پێغەمبەری خوا داوای لێ کردووە صلی الله عليه وسلم خو خطابك لقل بيغمبر باشا بو امته خو خطابك ليره ولا تدعو ليره خطاب لقل مفرديشه بلا هندي خطابي بيغمبر صلى الله عليه وسلم خطاب لقل بيغمبر امتك شي داخله هندي بو بيغمبر تايبته بخويوا هندي شي خطاب لقل خلق بو امتك ما بس ليره كابو ولا تدعو من دون الله ما لا ينفعك بو من كافر مداوي نفعه سود يقل اخواكم ام اخوا زرر يقم ديدو خاتو ولا يضرك قازان جو زرر للاي غير اخوانيه هم كون كوبيتو أمريكا قال فائدة قدر استفادة كردني عبادة أو هم كون كوبيتو سوديا قد بيجاني نايجاني ونبي خواوتي ما شاء الله كان هم يشي كوبيتو زاري قال يدور خاتو وهي إنساني مسلمان سوداء أجر باش لدين تيبقات ما هو سبرز يعني لما بتاعي سمن دلنيا بينران ترجع چندين برسياريان والله كردو بروي خوينا يا مدينة سرو برسياريان براستي ئەگەر هەندێک بابەتیشم تێپەڕان دەبێت دوایی ئەمە دێنە سەر دوعا چەند بەشە و ئەو کاتر لە بابی تەوەسولا دێنە سەرەوەی کە ئەگەر کەسێک نیەتی نەبێت شرک بکە و لە بچووک سێرکردنی خۆیان پەنا بۆ کەسێک بەرێ بۆی بپارڕێتەوە لە خۆ ئەمە ئەچێتە چ بابێکەوە من ئەمەوە یەک پرسیار بکەم پێش ئەمانە ئایا دوعا لە قەدەری مرۆڤەکان و بەندەکانە گۆڕێ ئەوە ئەزانم دوایی لەوانەیە بابێک ببینە سەری بەس حەزێک پرسیارێکی عەقیدیە بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ باس لە ڕزق ئەکات ڕەبتی ئەکاتە سیلەی ڕەحم و دوعا و قەدەر لە ئاسمانە گەنەیەکامیان بە قۆتر بێ ئەوە کە ڕەفع ئەکات کاو لێرە تۆڵەی بە قەدەری خوا چونکە گۆڕینی قەدەر من ئێستا برسیمە خوا عەلیمە من برسیمە سەبەبی دنیایی هەیە طەبیعی بۆ ئەوەی من ئەم برسێتیم نەمێنێ خواردنە کەوابوو من بەچی دەفعی خواردنەکەم کرد برسێتێکە بە خواردنەکە ئەمە سەبەبێکە شەرع ڕێگای پێداوم سەبەبی شەرعیشەیە دوو سەبەبمانەیە چاکەکردن کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێت لا يزيد من العمر إلا البر لە تەمەن زیاد ناکە ئیلا چاکە نەبێ خوای گەورە عەلیم بووە
ئێستا کەسێک لە قەبرە پیشانێدەن ئەمە شوێنی تۆ بوو لە جەهەنم، بەڵام دوای ئەوەی عەمەلی ساڵحت ئەنجامدا خوا گۆڕی بەمە بۆ تۆ. کاوا بوو لێرە خوا عەلیمە ئەم کەسە ئەگەر ئەو عەمەلە ساڵحەی نەکردا بەس خوا عەلیمە ئەو عەمەلە ساڵحەکە. کاوا بوو لێرە خوا عەلیمە کێ دوعاءەکە ئەو تەمەنەی لە لەوح المەحفوظ نووسراوە، ئەو ڕزقەی لە لەوح المەحفوظ نووسراوە زیاد و کەم ناکە. بەڵام ئەوەی لای مەلایکە ئیبن عەباسە فەرمێت زیاد و کەمەکە بەچی؟ بە دوعا، بە خزمایەتی جێبەجێکردن، سیلەی ڕەحم، بە بڕ و چاکەکردن لەگەڵ خەڵکە. کاوا بوو ئەمە من لە ڕووی شەرعی و ئەوم لەسەر ئەم سیانە جێبەجێ بکەم کە جێبەجێم کرد بەرەکەتەکەوێتە کەسابەتەکەت. تەمەنت بەرەکەتی تێەکەوێت. هەندێک کەس بەچی داینێت دەڵێ هەندێک کەس بۆ تەفسیری کردنا لە تەمەنێکی کەمە شتێکی زۆرت بەدەستێنیت. ئەگەر واش نەبوایە ئەم گەڵگەش بە قووەتە لەوەی کە گۆڕانکاری ڕوەدا تۆ لە ماڵە دەرەچی بۆ داوە لە خواکەی خوای ئەم سەفەرم خێر بێ کە دواترش بە درێژی باسی بۆ کەسابەتەکە لەی خوای ڕزقمدا بۆ کە داواکەی خوای گەورە وەلەدێکی ساڵحم پێبەخشە کەوا بوو دوعا وەسیلەیەکی شەرعیە لەگەڵ سیلەتی ڕەحم لەگەڵ بڕ بۆ ئەوەی گۆڕانکاری بێتە سەر شتەکانە. زۆر باش. بایسە بێنە سەرەوەی کە دوعا چەند بەشە مامۆستای بەڕێز. اینجا هەر لەبەر گرنگی باسەکە مامۆستا من ویستم بۆ ئەوەی کە ئەو پرسیارەت کرد من ئیشارەت بۆ کەم دوعای ئەمە هەموو ڕۆژە لە هەموو ڕۆژە 17 جار لە نوێژی فەرض دەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئیاکە نەعبود ئەو مامۆستانەی کە شارەزان لە زمانی عەرەبی ئەزانن ئەمە ضەمیری فەسڵە و پێش کەوتووە بۆ اختصاصە. یعنی لا نعبد إلا إياك. هەموو ڕۆژە هەندێک لە عولەما ڕەئیان وایە ئەدیانی پێغەمبەران ئەسەماوی لە قورئانە کۆبۆتەوە. قورئان لە سورەتی فاتحە سورەتی فاتحە لەم ئاەتە. چونکە بۆ خوای رب العالمین عز وجل ئێمە هێناوەتە بوونە تەنها بۆ عیبادەت. خوا ڕزقی لە ئێمە ناوێ. خوا دینی خۆی ئەیپارێزێت. هەموو مسلمانان خۆمانمان پێ نەپارێزراوە. بەڵام چەند مسلمانان لاوازیات دێتە سەری دوژمن چەند بەهێز بووە بەڵام قورئانەکە پارێزراوە. چونکە خوا دینی خۆی پارێزێ بەڵێنی داوە. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. کەوا بوو ئێمە ئەومان تێگەێنێ ئێمە با من کەمیش با تەنها خۆیشم بم. بەڵام لا نەدەم لەوەی خوا منی هێناوەتە بوونەوە بۆی. خوایە تەنها تۆ پەرستم. لەوە ئیستیعانە خوایگان داوای یارمەتی کۆمەکیش لە خۆتەکەم و ئیاکە نەستەعین. بۆیە خوای پەروەردگار عەزە وەجەل لە گەورەی دوعایە ئێستا دوو نەوعەکەی باسەکەین ئەوەیە ئەگەر داوا لە خوانەکەی خوا لێت تووڕە ئەبێ. ئەوەیش کەما یەلیق بجەلالی صیفەتی غەضەب بۆ خوای گەورە کەما یەلیق خوای گەورە بەو شێوەیە کە شایستەیە بەخوا. هەموو ڕۆژە لە نوێژی خوێن ئێمە ئەو تاقمانەی کە نین لەسەر سیراتی مستەقیم خوا غەضەبیان لێگرێ غەیری المەغضوب عەلەیهیم. صفەتی غەضەب بۆ خوای گەورە. کەوا بوو ئەوە بڵێ مامۆستاگیان ئەوەی کە رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلى الله عليه وسلم که ابو هريره فرمی پیغمبری خوا فرمی من لم يسأل الله يغضب عليه. فرمودیک صح. اوی دعوا لخوانک خواتو رأبلی. لیرو کهاب من بخوام و بجناب و ببینری برزالین با همو من روزانه دعوا لخواب کین لخوان زی کبین و عبادته سببی که خوات شاک من که با خواش مالیتو رنبیت. يعني الخواي قال ليس كمثله شيء. باورت هبيت بلاي دايكو باوكي. زور تكليف السري باحتمال بدبين هجاجر بخوا خوازانه وشياتوا. عكسي خواي رب العالمين لله المثل الاعلى خوا ليس كمثله شيء وهو السميع البصير. خلقي اگر تكليف السري هبه بطاقته باليد. خواي رب العالمين كاتي توري داوي لينكي. كملكي خوا كم ناكا تو هستكي تو فقيري محتاجي خواي رب العالمين عز وجل انسان نابي به اميد به حتى الشاعر كان جوان يعني تيك الشاعر كان الله الله يغضب إن تركت سؤاله. خواتو رأبي أقرد صالقري لدعوة كردن لي. هو بني آدم حين يسأل يغضب. نوكاني آدم كاتي دعوة اللي يبكي ترأبيت. بكرتي بسارك اللي يبكم دعايش لواني بدري أجيب. لا بسارك قلت شن بشوابو في شوي بساري ترد بود فرمو. أما هو بپرسم يعني أسلوبي دعوة كردن ويا أويك الدعوة كتشاوري والله مشكا. چاوەڕێی بەخشینیشەکە مەسەلە دوور و نزیک ئەوەیان بابەتێکی جیاواز بەڵام کاتێک خۆی گەورە پێی خۆشە کە بەندەکانی داوای لێ بکەن خۆی فەرمانیان پێەکە کە داوای لێ بکەن وەڵامیان نەداتەوە جۆری وەڵامدانەوە کە بە پێی تێڕوانینی بەندەکان و بەپێی ئەو واقعی کە لە دنیاە هەیە جیاوازی هەیە مەسەلە بۆچی ئەم جیاوازی هەیە لە وەڵامدانەوەیە زوو درەنگ هەر نییە ئەمە پێویستە بەندەکان چۆن سەیری بکەن چونکە بەڕاستی جێی ماندووکەرە بمبەخشە ینی ئینسانێک ساڵێک 2 ساڵ 10 ساڵ
15 ساڵ داوا بکات لە خوای گەورە و چاوەڕوانی وەڵامەکەی بکات بۆ بەندەکە قورسە با بڵێ ئەمە چۆن دڵنیایی ئەدیتە بەندەکان لە پای وەرگرتنەوەی وەڵامیان خوالت ڕاستی بۆ خۆشویستم بە شێمەوە ساڵباز وڵێم تۆ دیارە ئەتەوێ ئەم بەرنامە چەند بەرنامەیەکردی چونکە ئەو پرسیارە خۆی بەڕاستی خۆی ئەو پرسیارەیەک بەرنامەی کاملی ئەوێت و زەروریشە دەستت خۆش بێ یعنی ئەو پرسیارەکە بەڵام هەر پێشەکی بەرچاوڕوونیەک بدەیتە بۆ ئەڵێم یعنی خۆت کە ئەو پرسیارانەیە کە ئانی ئێستا کە یەکسەر شتێ دێتە خەیاڵتەوە وەکو ئەو پرسیارەکەی مامۆستاگیان ئینسانی موسڵمان مقدمەیەک دانێ بۆ وەڵامی ئەو پرسیارەت و ڕۆمە سەر وەڵامەکەی دواتر وەڵامەکەی لە بەرنامەیەکە ئینشاڵڵا بە درێژی ئینسانی موسڵمان ئەگەر وا تێبگان نمونە دێنمەوە ڕزق تەنها پارەیە ئەکەوێتە هەڵەوە لە تەعاملی لەگەڵ خوای پەروەردگار لە ژیانی شەکەوێتە هەڵەوە چونکە دائیمەن شت کە بنەماکەی ڕاست بوو زۆر کە ڕەتبڕیاری ڕاست سەبەبەکەیوتانێ لەسەر بنەمای ڕاست داوە کە کەسێکە بزانێ خەڵکی وا هەیە مەلاین دۆلاری هەیە بەڵام ئامادە هەر هەمووی سەرف کە ئەو سەعاتەی من و تۆ هەبێت هیوا هەیە لە ڕووی ئەوە کە مناڵی تووشی نەخۆشیەک بوو هەموو پارەکەی سەرفەکە مناڵەکەی بە نەخۆشی نەبینێت هیوا هەیە لەوەچێ خوا خێزانێکی باشی پێداوە ئەولادی باشی پێداوە مێردێکی باشی پێداوە سەحەتی باشە لەسەروی هەمووی ئیمان کەوا بوو لێرە ئەمە ئەو بڵێم ئێمە قیاسی ئێمە بۆ دنیا چونکە تەمەنی ئێمە قیاس بەم دنیا زۆر کەمە خوا بە مەتاع باسیەکە مەتاعێکیش وەصفیەکە بە قەلیل کەوا بوو مەتاعێکی قەلیل فەنایی بەسەرادێ خوا خۆشەویستەکانی خۆی تاقیە کاتۆ ئەنجا کە خوای گەورە هەندی عەبدی خۆشەوێ ئەم عەبدە کە داوای پارە ئەکات خوای ڕەب العالەمین عەزە وەجەل عەلیمە ئەم عەبدە دەوڵەمەندی کە یاخیە بێ خوا لە دنیا وەڵامی ناداتوە هەموو دوعاکانی هەڵەگرێ لە قیامەتە پاداش تێداتوە چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم سێ حاڵەتە یا ئەوەتانێ خوای گەورە وەڵام تەداتۆ ئەویش بۆ مەرجەیەک دواتر کەوتم ئەمە بۆیە ئەوێ چونکە ئاداب و شروعی دوعا قبولکردنمان هەیە مەوانعی دوعامان هەیە کۆمەڵە شت مانع خواردنی شتی حرام ئەمر نەکردن و نەهی ئەمر بە چاکە نەکردن و نەهی لە خراپەکردن ڕێگای خوا دوعا قبول نەکات دوعای ئومەتیش و زاڵمیش بێ بەسەرۆکت جاکەوا بوو لێرە ئەمە سەبەبن یان دڵی غافڵ پێغەمبەری خوا فەرمی خوای گەورە دوعای دڵی غافڵ وەرناگرێ کابرا بیری لە تەلەڤیزیۆنەکەڵێ خوای ڕزقم دە خوای ئیمانم دە لە ناو نوێژە دوعاکە ئیهدینا الصراط المستقیم ئەی خوا ڕێگای پێغەمبەران و صالحین و شوهەدا و ئەم پێغەمبەرانە صالحینە شوهەدا صدیقینە کە داواکە لە خوا بیری لای نییە وانە ڕۆژێک لە مەجلیسێکەوتم بۆ خۆشی بە برایەکم کاگە ئێمە داواکەن لە خوایگەیان شەهیدمان پێ بەخش و حەزانکە دڕکە لە پێناوی ئیسلام بچێتە قاشمانە کەوا بوو دڵ ئاگابوون لە دوعا ئیدەن کەوا بوو لێرە یانەوە تا خوای گەورە قبولەکە بەس کە تۆی خوامان باش ناسی جاری وا هەیە ئافرەتێ خوا تاقیقات و مناڵی ناداتی دوورنیە ئەو مناڵەی قەدەرن بمرێ و مەرگی ئافرەت مناڵەکە بینە کافر بێت یان مناڵەکەی دین هەڵ نەبژێرێ ئەم دایک و باوکە لە خۆشەویستی ئەو مناڵە وەکو لە سوورەتی کەهف باسیەکە لە خۆشەویستی ئەو مناڵە احتیمال ئەم دایک و باوکانە کوفر هەڵبژێرن بەڵام دنیا ئانیە ئێمە تەماشای تاریخ بکەین نوح 950 ساڵ بەس داوەتی کردووە هەموو پێغەمبەران ڕۆشتن پیا و چاکان بێ باوەڕەکانیش تاغوتەکان دنیا کۆتایی پێدێ ئەم دنیا لای خۆ مەتاعێکی کەمە ئینسانی مسلمان لی تێک نەچێت وا بزانێ ئەم دنیا تەنها مەمەڕێکە وەکو گەڕنەوەی ئیمامی عەلی فەرمیێتی الدنيا مەمەڕک ڕێگایەکە تێبە والقبر مەقەڕک فخذ من مەمەڕک إلى مەقەڕک خوای ڕەب العالەمین پارەداتە کافر و مسلمان جوانیەدا بە کافر و مسلمان دەنگخۆشی ئەدا قووەت و شهرەت و کورسیایە بەڵام ئیمان ناداتە کەسێک لە خۆشی نەبێت کە تۆ خواد ناسی خوا عادلە خوای ڕەب العالەمینیش لله المثل الأعلى لە دایک دڵسۆزترە بۆ عەبدەکەی خۆی ئەمەوەمان لێکە جاری وای ئەمە سەر ڕاکەشی بۆ شتێکە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ بینی ئافرەتێک مناڵەکەی خۆی دۆزیە و گرتیە باوەش و ئاو یعنی زۆر بە عەتف و حەنان و فەرمی ئابینن ئەو ئافرەتە و مناڵە بخاتە ئاگرتیانە خێر فەرمی خوای ڕەب العالەمین بەڕەحمتر و بەسۆزترە لەو دایکە بۆ مناڵەکەی کاوە بوو خوای گەورە عەبدی خۆی خۆشە ئەڵێ لە شەرت نییە خوای گەورە و عەبدەی خۆشە ئەم عەبدە لەوەچێ خوای گەورە لە دنیا مناڵی ناداتێ بەم کردەوەی لەوەچێ بە نوێژەکەی پێنەگات بەم کردەوەی زۆر لای خوا بەرز بێتەوە پارەی پێنەداوە بەم فەقیدیە زووی خاتە بەهەشت جا لەبەر ئەوە مامۆستا یانەوە تا ئەو کەسای خوا لە دنیا وەڵامیە داتۆ یا خوای ڕەب العالەمین مقابل بەو دوعای خراپەیەکی گەورەتی لە دوورە خاتوە
یان دوای ئەخا وەڵامەکەی خەپاداشە بۆ قیامەت. با بڵین گفتوگۆکە لەسەر ئەم بابەتە ئەخینە وەکو وتمان کرد ئینشاءڵڵا. ئێستا دینەوە سەرەوەی کە بزانین دوعا چەند جۆرە خوا لێ ڕازی بەڕەبی وەڵڵاهی خۆی گەورە پاداشت دات هەر لەبەر ئێمە بزانین دوعا مامۆستا زانایانە فەرموون و بە دەلیلی ئیستیقڕای قورئان و حەدیث دوعا بێتە دوو بەشەوە. بەشێکی پێی ئەوترێ دوعای مەسئەلە. دوعای مەسئەلە دوعای صەریح. من داواکەم ئەڵێم خوای پەروەردگار شیفام بدە. داواکردنی یشتە. خوای پەروەردگار ڕزقم بدە. اللهم اغفر لي. وانە اللهم انصرنا. وهي داوای سەرکەوتنەکەی. اللهم اشفينا داوای شیفا. ئەمە دوعای مەسئەلەی پێ ئەوتێ بریتێ لە هەموو ئەو داوانەی کە لە قورئان و سنت بەڵگەمان زۆرە لە خوای پەروەردگار عەزە وەجەل. حتا لە نوێژیش ئەم داوامانەی ئەمە اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم کە بەڕاستی سورەتی فاتحە بێت چەند بەرنامەیەک هەر لەسەری هەبێ کە بۆ ئەم سورەتە ئەبێ حەفدە جار لە فەرضە هەموو ئومەت کورد بە عەرەب بە تورک بێ هەموو ئومەت سورەتی فاتحەی لەبەر بێت. هەر بۆ پرسیارێک فەرموو لە نوێژە بەغیری ئەو دوعایانەی کە لە قورئانە هاتوون ئەکرێ و جایزە دوعای تر هەبێت؟ ئەکرێ و جایزە بەڵام تا ئینسان بتوانێت دوعاکانی سنەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم لە ناو نوێژە خۆی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم جوامع الکەلیمی پێبەخشراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانوێتی لەو لیقائی خوای پەروەردگار و مناجات لەگەڵ خوایە چی پێویستە ئەوە بکرێت. ئێستا ئەبینی لە هەموو ئومەتی محەممەد واجبە لەسەری سورەتی فاتحە لەبەر کات و لە نوێژابی خوێنێ بەڵام ئەم سورەتی فاتحە چییە؟ باس لە مەبدەئەکە سێ ڕێباسی هەڵبژاردووە. اهدنا الصراط المستقيم كابوي صراطي مستقيم تنا إسلامه صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. هميني تماشاكي أمور قيامتك حركسي قيامت بو خلقي دابينك أو فوزي عظيمة بلام تو همو الدنيا برازين وقيامتي لدز درك أبيان خسرانتي قولي والله مساني مسلمان قد دنيا عملناك دنيا شربتك آخرته كابو دعايا كمان ما مصاد دعاي مسألة كعلماء فرمون أو تانا اللهم ارحمني اللهم اهديني اللهم اشفيني اللهم ارزقني أو دعاني كالراس دو خد دعايا بشي دوم كبيوتي دعاي عبادة بريتي اللي همو عبادتك همو كواه إنساني مسلمان شي عبادة أكات دعاي شي أكات طلبي ثواب داوای ثوابەکە کە داوات کرد ئیدەن دوعا یعنی چی؟ مەسئەلە نیدا وانە دعوت و نادەیته داواکردنە حاڵی خۆ بۆ خوای گەورە بەیانەکەم ئیدەن کەوا بوو نوێژ هەر لوغەتە نوێژ الصلاة عن دعاء من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کە من ڕەمەزان ئەگرم بە ئومێدی چی؟ داوای لەخواکەم لێم خۆش بێت. من قام رمضان إيمانا واحتسابا كابو الروجو قرتنكم دعوا لأخواكم بم روجوا خواي رب العالمين اليوم خوش بيتو بعداشتم داتو بويا علماء فرمون حج وباقي ذكر كان هل هموي دعاء لبروي طلبي ثوابه يعني دعاء شو تنيو همو همو إيشي كاين إيساك خواي قولا لمن وتوي وأبراني وربقري أم إيشا ما نكردو يما راسا باشا دنيا كي وتابر شاو ما نروبي لدينا كمان تيبقين والله مشاوري أجري كي لقيامتك كابو أما دعاء من تويكين دعاء شي بيوتي دعاء عبادة زۆر باش مامۆستا بەڕێز لە دوعاکردنە لە داواکردنە تەنها شێوازێکی با بڵێن ئەگەر پرسیار لە شێوازی دوعاکردن بکەین یعنی تەنها و ڕێگەیەمان هەیە کە بەندێک لە خۆی خۆی بپارڕێتەوە لە خۆی گەورە بپارڕێتەوە یا هیچ ڕێگەیەکی تر و هیچ شێوازێکی تر هەیە بۆ دوعاکردن؟ دوعا لەوەش هەوە پرسیارێژە نابێت بابەتێکە بەڕاستی یعنی ڕێگەی دوعاکردن ئەمە بەست بۆ نمونەیە ئەمە من خۆم دوعاکەم ئایا ئەتوانم داوا لە کەسێکی تر بکەم دوعام بۆ بکات وایە ئەگەر لەمەوەیە من ڕەبتی کەینە سەر مەسائلی وەسیلە وەسیلەیەکی لە ماناکانی تەوەسل بارەکەڵا وەسیلە سەبەبە هەندێک لە ئەهلی لوغەڵێن وەسەلە بە معنای واسطة وسيلة بمعنى تقرب إلى الشيء المطلوب لو اشتيك أمريكا من نزيق بمولي بويا كاتي وسل إلى الله بعمل أي تقرب إلى الله بعمل أم مسألة توسلا بابتك زرت علاقة
باسی دوعاوە هەیە چونکە وسيلة التقرب إلى الله وهي وصل إلى الله أي تقرب إلى الله بعمل بمرجع أو عمل خوابي الرازي بيت وكو هم زانان وإمامي طبري لتفسيرك إشارتي بيكاد دواتر من إشارتي بيكاد وإمامي ابن كثيرش إشارتي بيكاد ولا لغة وسيلة وقربية لفيروز آبادي هاتو لقاموسك عليه وصل إلى الله يعني بشر وصل إلى الله تعالى توسيلا عمل عملا تقرب به إليه عمل كردوية بم كردوية لأخوان الزيك بيته جاء عمل يرأى وتانية دو حالتين تو بعملي خوت أنجامي أدي يان داوا لبرايك كي أما دو حالته أم وسيلة يمل القرآن أمانة خوي پروردگار عز وجل فرميت أولئك الذين يدعون يبتغون إلى ربهم الوسيلة أما ياك باشان فرميت يا أيها الذين آمنوا اتقوا الله وابتغوا إليه الوسيلة وجاهدوا في سبيله كواب اللي رمى مصاد شيخ المفسرين ابن جرير أفرميت كاتب من شاهد لتفسيرك أحيانا أفرميت واطلبوا القربة إليه بالعمل بما يرضيه وابتغوا يعني بدعوابك وعنيا أي دعوة بكن دعوة نزيقبون ولا أخوة بكر دويك كلا إخوة يقول إخوة في رازية موافق الشرعي إخوة في رزقال الجيش الرمان هي بابلين للشرع أما الرون كاتو أما أبي الروني كانوا شو كروني كانوا احتمالا أما بابت يكبي بيسا كاتمان ما هو إمامي ابن حافظ بويا من حابيم خوش وأم بيشك يبقم لبرو كسيك بزاين إما أم بابي شرعية ونيسان لأخوي وقصب كات بو إمام أحمد فرمي لا تتكلم بكلام ليس لك فيه إيمان قصيك ما كان بعسي الشرع أم شرع أم قرآن وسنة بو بيغمر دابزي وبياني كردو بو أصحاب دابزي وأصحاب وخلق يارون كردو تابع علماء هم يارون كردوتو إيسا كسيك بيشتكي تازة لعقيدة ولا عبادة بياني بدعيك يناوى شتێکی ناوە لە دینە مەرفوزە و ڕەفز دەکرێت لە ئوموری دنیا ناڵێم و لە نەوازل ناڵێم کەوا بیانی ئوموری ئیجتیهادی بۆیە ئەفەرمێ ئیبن عەباس ئەفەرمێ معنای وەسیلەی عیم القوربە ئەمە لە کێوە لە ئیمامی مجاهد ئەبی وائل حەسەنی بەسری عەبدوڵای ابن كثير لە سودی ابن زەید غير يعني ناو بژمێرین بەرنامەکەمان تەواو بێت بەڵام بە کورتی ئەڵێم ئەفەرمێ وهذا الذي قاله هؤلاء الأئمة لا خلاف بين المفسرين فيه توسل بريتيلا تقرب إليه بطاعتي أمية بلغة كمان آياتك أخويتي يعني لأخواي قورا نزيق بينو بوسيلة وسيلة ما بس ما في توسل لك كوسيلة شيء تقرب إليه بطاعتي والعمل بما يرضي كردوية كاجيا غير رزامن دي خواي فرول قلبي بويا ليرة علماء أفرمون أو برسياريان كزور كاس قناعتهم وايا لو أشياء وليتي قشت به بهنالهم كاكا بقصد بويا من حذارك كاس ناس بويا نيتي كاس بخينيتو كاسيش نازاني لا إخوائي قولك يا بريزة بويا إنساني مسلمان دائما اتيامي خويا كاتو سرقالي عيبي خويتي من لو أشياء قليم للزيد من الناس من دو عيبي بزانم بلام دا عيبي خو مزانم أجر راسكم ولا خوا أترسم أبيوني سرقالي خوم بم ستري براكم كم أيش هل لبر خوا ستري كم بخوا سترمك شو عيبي خوم زورت له كاولي رلهم كاو كان دي كسن أويك إمام عمر لباش مردني بيغمبر صلى الله عليه وسلم كاتي جراني وشك صالي وبيباراني روي كردا مسلمانان إمامي عمر أنس كوري مالك أفرميت فرمتك طبعا بخاريشة لصحيح بخارياته إمامي عمر أفرميت أن عمر رضي الله عنه كان إذا قحط استسقى بالعباس بن عبد المطلب فقال اللهم إنا كنا نتوسل إليك بنبينا فتسقينا وإنا نتوسل إليك بعم نبينا فاسقنا قال فيسقوا أي خواهي بالوردقال إما كاتيكا وشك صالي وقراني آهات داواي باران من لي أكردي كنا نتوسل إليك بنبينا لتوان نزيك أبوينو في غمر ما صلى الله عليه وسلم داوا من لي أكرد أو
تاوەی شەفاعەت با بڵێن لە ئەومان ئەکرد ئەومان ئەکرد بە وەسیلەیەک داوامان لە ئەو ئەکرد ئەو کاتە ئەی خوای پەروەردگار فتەسقینا ئەوە ئەی خوا ئێستا نەتەوەسەل ئیلەیکە بعەمی نەبینا ناڵێ بالعەباس وەلەبەر فەضلی عەباس لای پێغەمبەری خوا چی مەکانەتێکیە بۆ ئینای ئیمامی عومەر خۆی فەضلی لەو زۆرترە بەڵام ئەمە ڕێزگرتن لە ئالە بەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر نزیکی ئەوان تەوەسولیان پێکراوە لەبەر فەضل لەبەر ئەوەی حرمەتیشە بۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئامان وەسیەتمانەکا بە ئالە بەیتەکەی جا لێرە ئەفەرمێ هەڵە تێگەشتنەکە کامەیە هەڵە تێگەشتنەکە ئەوەتانێ کەسانێک طبعا ئەو کاتە ئیمامی عومەر ئێستا من ئەفەرمێ قم یا عەباس فەدعو لەنا ئەم ڕیوایەتە لە غەیرە بوخاری هاتووە حەلی مەسەلەکەمان بۆ ڕوو نەکاتوە هەڵەکە ئەوتانێک خەڵکی ئەڵێ ئەوە ئیمامی عومەر تەوەسولی کردو بە کێ ئەفەرمێ بە عەباس ئیمامی پێغەمبەر صلی الله عليه وسلم شک و گومانی تیانە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کاتی ئەڵێن تەوەسل بە جاهی پێغەمبەر بە مەکانەتی پێغەمبەر ناکرێت شک و گومانی تیانە پێغەمبەر سەییدی وەلەدی ئادەمە کە ڕۆژێ بە ئەسحاب فەرمی فەرمودەیەکی صحیحە فەرمی ئەزانن من بۆ سەییدی وەلەدی ئادەم ئەتەدرونە لیما بۆ وتیان بۆ فەرمی لە ڕۆژی قیامەت کاتێک خەڵکی لە حەشرە ئەڕۆن بۆ لای ئادەم ئادەم ئەڵێ من لە دارەکەم خواردو ئەڵێن بۆ لای موسا ئەڵێ من کەسێکم کوشتو ئەڕۆن بۆ لای ئیبراهیم ئەڵێ من سێ قسەی وام کردووە یەک هەر یەکیان عوزری خۆی هێنێتەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و کاتە دیان بۆ لای من ئەڕۆن بۆ لای خوا شەفاعەتەکەم کەوا بوو پێغەمبەری خوا سەییدی وەلەدی ئادەمە باس لەوا نییە کەس مەکانەت و فەضلی ڕەسوڵ الله نیە خەلیلی خوایە بەڵام ئێمە ئەوێ لە پێغەمبەرەوە خۆی وەری بگرین دوعا چۆن بکەین کەوا بوو ئایا ئیمامی عومەر لە عهدی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەڕۆشتن بە پێغەمبەری خوایان ئەفەرمووی ئەی پێغەمبەری خوا دوعامان بۆ بکە یان لە ماڵەوە یان خوا بۆ خاتری پێغەمبەر ئیشەمان بۆ بکە کە خۆیشی لە ژیانە بووە نەخێر کەوا بوو دوعاکەی پێغەمبەر بوو کە لە ژیانە بوو ئەگەریش وا بوایە هەڵەکە لەوەیە کە خەڵکی سەڵی خوای لەبەر خاتری فڵان کەس ڕازۆکی فڵان کەس لای خوای گەورە خۆشەویست بێ بەس ئەم جۆرە عیبادەتە لە ڕووی شەرعیوە ڕێگای پێ نەدراوە بۆ لەبەرەوە گە ڕێگای پێ بدرایە ئیمامی عومەر و هەموو سەحابەکان ئەزانن شک و گومان لەوە نییە جاه و مەکانەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە عەباس ئیمامی پێغەمبەر بەراورد ناکرێن لەگەڵ کە خۆشەویست و پێغەمبەری خوایە نە ئەڕۆشت واز لەوە بێنێ داوا بکات لە خوا بڵێ خوایە لەبەر خاتری پێغەمبەر بێ ڕووکاتە عەباس زۆر باشە ئێستا من ئەگەر بمەوێ وەکو عومەری کوڕی خەتاب بکەم ئەبێت چی بکەم ئەصحاب معاویە رضی الله عنه ڕۆشتە داوای لە یەکێک لە ئەصحاب کرد فەرمووی بێ دوعامان بۆ بکە داوا ئەکەی ئەڵێ گومانت هەیە کەسێک ئەویش بەمەرجە ئەو کەسە تووشی غوڕور نەیە ئەو کەسە ئەهلی ئەوە بێ داوای لێکەڵێ کاکە پێم خۆشە وەکو ڕیوایەتێکیان لە عولەماکان بە ضەعیف ێزانن بەڵام صحیحەکە ئێوەتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ڕێتانەکەوێتە ئوەیس داوای لێ بکەن داوا بکە داوا ئیستیغفارتان بۆ بکە داواکە و کەسێک کە قەنەعەت کەسێ صالح و لە خوای گەورە لای خوای گەورە مەکانەت و خۆشەویستێکی ظاهرەکەی گومانی خێرت پێیەتی بە مەرجێک وەکو باسم کردە و کەسە ئینسان تووشی غروری نەکە داوای لێکێڵێ وەکو ئەو ڕیوایەتی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کاتی ئیمامی عومەر ڕۆژ بۆ عومەر پێغەمبەری خوا فەرمووی لا تنسنا يا أخي من صالح دعواتك أي براشدينكم لبير ما أنك إلا دعاء شاكا كانت كابو الليلة دعواي دعاكي لزندو دعواكي لزندو أما الليلة كوابو أما خالك خلقي بهلا لو تيجشتوا أما توسل أبي تدو بشو أبي أقام عليه بش مشروعكي هو باش يكيشمان هي توسلي ممنوعة أم بشيء كألين توسل أبيت دوبة شو طبعا الروايات بيهم خوش مو بينار بي بي سيتوكر إمام عمر كاتي عباسي بانكر معي بيغمبر فرمي قم يا عباس فادعوا الله فقام دعا دعوا لخوابك باش كسي زندو مردو هیچ قازانج و زەرێکی لێ نییە بۆت نییە داوای لێ بکەیت ئەمە خاڵە اینجا مامۆستا ئەوەی کە گرنگە تەوەسل بێتە دوو بەشەوە بەشە شەرعیەکەی یەکەم تەوەسل بە چی ئەکرێت خاڵی یەکەم و لە هەمووی گرانتر قورئان ڕێگەمان پێشەیە یعنی چی ئەو وەسیلەی کە من بەکاری بێنم لە خوا پێوە نزیک بوومەوە داوا بکەم قورئان خۆی پێمان ئەفەرمێت خاڵی یەکەم ناوەکانی خوای پەروەردگار صفاتی خوای پەروەردگار أسماء وصفات خواهي قوله خواهي پروردگار عز وجل فرمي ولله الأسماء الحسنى فادعوه بها
خوا ئەو ڕێگەمان پیشانەدا. ئەمەشە نمونەمان زۆرە و جێگای ئیجماعی لەسرە بۆ نمونە کە تۆ تەماشای دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. اللهم إني أسألك بكل اسم لك أو سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك. كسي دعائك بحي والقيوم فرميه واسمي أعظم بيغمر هل كسي دعائك أخوائي قول والله ميداته تو دعاء رحمك يا رحمن ارحمني دعاء رزقك يا رزاق ارزقني. أما بنصي آيات خواهي رب العالمين فرمين ولله الأسماء الحسنى فادعوه بها سورة أعراف آيات صدو هشتا أما خاليكم دو بصفاتكاني خواهي پروردگار عز وجل. أعوذ بكلمات الله التامات كلمات كلام صفتي خواهي پروردگار. اللهم إني أعوذ بعزتك وبقدرتك عزة صفتي خواهي قدرت صفتي خواهي پروردگار عز وجل إنسان بقول خواهي پروردگار أبارته الكوابو أما تشيبو من أويك أيكم أو عمليك بكاري أيان بوي لأخواني زيقون بو دعاء بريتبو للصفات خواهي پروردگار خالص همك جيغاي إجماع عملي صالح كردوي إنسان بەڵگە لەسەر ئەمە چی ئینسان بە کردەوەی ساڵحی خۆی دوعا بکە مەشهورە لە پێم وایە هەموو مسلمانێک هەر نەختێک تەمەنی کردبێت و لە شتەکان تێگەشت بێ لە زۆر وتارۆشت بیستێتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی سێ کەسەکات ئەڕۆن لە کەژا ئەبن دەرگای غارەکەیان لێ داخرێ فەرمودەکە فەرمودەیەکی صحیحە کاتی ئەو دەرگایان لێ داخرێت ئەڵێن وەڵای ئێمە هیچ ڕێگایەکمانی لە لەخوا بپاڕێنەوە تەواو ئیتر چیوە چی کردەوەیەکمانەیە لای خوای پەروەردگار دڵمان پێ خۆش بێ ئومێدمان پێی بێ با بۆ کردەوە لە خوای گەورە بپاڕێنەوە کەوا بوو تەوەسل بە عەمەلی صالح ئینسان بۆ نمونە دڵی بە کردەوەیەکی خۆی خۆشە ئەزانێ بەس خوا پێ ئەزانێت ئەزانێ ئەو ئیشە تەنها لە پێناوی خوا ئەکردێتی داوای مناڵە داوای شیفایە داوای عزەتە داوای سەرکەوتنە داوای خوێندنە داوای حیفظی قورئانە کە ئەم شتانە ئینسان شتێک خوا ئاسانی نەکات کەس ناتوانێت ئاسانی کات. دوای لێرە ئەو یەکی کاوتی خوای پەروەردگار باسی ئەوەی بۆ کرد کە بۆ بڕی دایک و باوکی بەخوا خوای تەنها لە پێناوی تۆم کردو خوای بۆ کردەوە لێ تەپاڕێمەوە دەرگامان لێ بکەرە دەرومان لێ بکەرەوە بەشێک لە دەرگای غارەکە کراوە ئەوی کان ئەوە بوو کە حەزی لە ئافرەتێکی خزمی خۆی کردبوو ئامۆزایەکی خۆی کە زۆر حەزی لێ کردبوو دواتر کە بۆی نەبوو ئیلا ئەو ئافرەتە کەوتە ناڕەحەتی و بێپارەیەوە داوای پارەی لێ کرد ئەمیش بوو بە سەبەبێک کە بتوانێت لێی نزیک بێتەوە بە ناشەرعی دوایی شەرمی لە خوا کرد و پەشیمان بووە لە پێناوی خوای پەروەردگار دەستی لەو تاوانە هەڵگرت فەرمی خوایەوە لە پێناوی تۆ کردومە ئەویش بەشێکی تر لە دەرگاکەی بۆ کراوە سی هەمیشیانەوە بوو کەسێ مەڕووماڵاتی کەسێکی لابوو هات داوای شتێکی لێ کرد ئەویش فەرمی ئەو چەند ساڵە بۆی بەخێو کردم هەمووی یانسەرەوە بۆ نە کەسێک پارێک لە پارەی کەسێکە کەوێتە لاتی خەیتە ئیشێکەوە بووی کابرا دوایی وازانێ هاتۆ بۆ لە تۆ دوو وەرەقەی لەلاتە دوای چەند ساڵی هاتۆتە کاکەوڵاوە دە دەفتەرە ئیشەکە لە کەسابەتە بووە بەس خوا پێزانێ ئەو کاوتی گاڵتەم پێکەوتی ناوەڵا گاڵتت پێ ناکەم تخوای ئەوە لە پێناوی تۆیە کردو کابوو داواکردن بە عەمەلی صالح ئەو عەمەلی صالحی کە ئینسان خۆی دڵی پێ خۆشە ئیسە بۆ نمونەی قورئانیشمان زۆرە ربنا آمنا ئیمانەکەی پێ فەغفر لەنا وانيا إياك نعبد من خوايا تو أبرسم وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. هل سورة فاتحة سبحان الله من منيكي باش بيا ساعات ذهن هل سورة فاتحة من عملك خمسية خوايا من تناتو أبرسم داولة تو كم خوايا هداية من دبستر رجع راست وخالي كش ما هو صعباس حالي إنسان خوي أو حالي كهاتيا بيغمبر زكريا كداوي من الله خواكات كشيا على إخوة پروردگار بتنها جمع يلا لا تذرني فردا كابوت إنسان إخوة بارته إخوة پروردگار بيغمر موسى ربي لما أنزلت إلي من خير فقير إخوة پروردگار وحالي نخوش يكي من تو عليمي بحالم إخوة تو شافي إخوة وحالي فقير يكي من إخوة بحالي خود لإخوة بارته فقيري ولا وازي بيد صلاتي خود وإخوة پروردگار أخيتر ما مصيب الرئيس لم بابتها بابي توسل لەم سەردەم و بارودۆخی کۆمەڵگەی ئێمەیە و کۆمەڵگەی مسلمانان زۆر کەس بە لا ڕێیان ڕۆشتوون من کاتی بەرنامەکەم تەواو بوو پاشماوەی ئەم تەوەسولە هەندێک پرسیاری تر ئەکرێ بە ڕوژێنرێ و وەڵامیان وەربگرینەوە لەگەڵەوەی کە ئایا ئەمانە ئەگەر دوعای سەر دوعای ئاسایی و پێداویستیەکان و دوعای خێر بوون ئایا لە بەرامبەر دوعای شەڕمان هەیە ئایا دوعا پێویست دەکات بنووسرێتەوە پێویستەکە لە بابی ئەوەی کە تۆ تەوەسول بە کەسێکەکەی کە ئەو لە خواوە نزیکترە دوعات بۆ بکات لە بەرامبەریە پارە وەربگیرێ
و ئەمانە و چەندین پرسیاری تر وەکو ئادابەکانی دوعا، شەرتەکانی دوعا، کات و شوێنەکانی دوعاکردن. پشتیوان بەخوا خۆی گەورە تەمەنمان باقی بکات ئەخێن هەڵقەکانی داهاتووی بەرنامەکەمان. من دەمەوێت کۆتایی بە بەرنامەکە بێنم جەنابەت ئەگەر وتێکی کورتت مابێ. لەبەر ئەوەی نەوەکو برایە خوشکە بینەرێک لەوە چێ هەر ئەم بەرنامە ببینی یا کەمێک بینێ ئێمە تەوەسول کەوتمان بە شەرعیەکەی ئەوە بکە هەمووی بە بەڵگەی قورئان فەرمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەتمان پێکرد. بەڵام تەوەسولی ناشەرعی شەوەتانی ئینسان غەیرە وەسیلە شەرعیەکان بگرێتە بەر یان داوا لە مردوو بکات. ئەوە شرکە، کوفری گەورەیە. داواکردن لە کەسێک بکەی کە مردوو بێت و داوای قازانج و زەرەرێکی لێ بکەی بێ ئاگامان لێ بێت و خوای پەروەردگاریش عەزە وجەل یارمەتیمامدا ئینشەڵا ئەم بابەتە زیاتر پێویستی بەڕوونکردنەوە هەیە. هەڵیەگرن بۆ بەرنامەکەی ئینشاءڵڵا. زۆر بەڕێز مامۆستا لێ گەرمیانی بانخواست، سپاس کە تەشریفتان هەندێرە. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، ئەڵقەی یەکەم لە باسکردن لە دوعا و ئەو پرسیارانەی کە لەم چوارچەوەیە لێنە گۆڕێ کۆتایی پێهێنی تا ئەڵقەی دووهەم درێژەدان بە بەم بابەتەوە بە بابەتی دوعا پێتانەگەینەوە بەخۆی گەورەتانە سپێری خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستای بەڕێز.